بەداخەوە لە شاری سۆران پێش نیوەڕۆ ڕووداوێکی کوشتن ڕوویدا ئەویش هۆیەکەی دەگەڕێتەوە سەر ئەوەی چەند کاسبکارێک دیارە پرۆژەیەکی شارەوانی لە ناو بازار هەیە جادە لۆیان دەچی شەقامیان پێش هەندێک دوکان و ئەوانە دەچی دەڕوا لە بەرتێک نەگەیشتن هەردوو ئەو هەندێک کاسبکار لەوێ دەرێ ڕەسیفیان لۆ دروست ئەکرێت لەگەر شەقامەکەی هەندێکیان ڕازی نەبووی ناو ڕەسیفە دروست بکرێت هەندێکیان دەیانویست دروست بکرێت جا لە نەتیجەی ئەوەی کێشەیان لە نێوان دروست بووە و بوویتە دەمەقاڵی و بەدەست لێکیاندایە دواتر گەیشتی تا ئەنجامی ئەوەی یەکێکیان با دەمانچە تەقەی کردیە و بوویتە هۆی کوژرانی نەفرێک و بریندارکردنی سێ کەس بەڵام ئەوەی جێی دڵخۆشیە هەر دوای ڕووداوەکە لە سۆران لێرە ئەمە وەکو دەستگا ئەمنیەکان پۆلیس و ئاسایش لەگەر سەرۆکیەکەی کارجێڕی لەسەر خەت بووین و وەکو یەک تیم ئیشمان کرد کە دوای دوو کاتژمێر توانرا تاوانبار دەستگیر بکرێ کە ئێستا لە ژێر تەحقیقە و ئیفادەی وەردەگیرێ و تاکو ئامادە دەکرێت لە بەردەم دادگا ئەو زانیاریانە ئێستا لە بەردەستا وەکو کاسبک لەوێندەرێ ئەو تووشی ئەو ڕووداوە بووە زانیاریمان هێشتا پێ نەگەیشتی ئەوە بەخۆی پیشەی هەیە یان نا بەڵام چەند دوکانێکی دروست کردیە لە ناو بازار ئەوانی دیکەش تەرەفی دی ئەوانەی کە کوژرا و برینداریان هەیە ئەوانیش کاسبکارن لە ناو بازار دوکانیان هەیە